سڵاو هاوڕێیان لەو ڤیددیۆیە تۆزێک جیاوازتر باسی فیلمی مسرەکانتان بۆ دەکەم و باسی ئەو ڕکابەری جیلی گەنجەکان و ئەوانە دەکەم کە لە 2000ەکان و نیهایەتی نۆتەکان سەریان هەڵدا بوونە ڕکابەرێکی سەرسەختی عادل ئیمام کە عادل ئیمام ئەو کات لە مسر ژمارەیەک بوو هەر کاتێک فیلمێکی دەرهێنا بە چوو بە سینەما زۆرترین پارێک و دەکردەوە زۆرترین خەڵک دەچوو تەماشای ئەو فیلمێ دەکرد لە سینەما بەس ئەو شتە ئەتا سەر نەبوو بۆ عادل ئیمام لایکی ڤیددیۆیەکە لەبیر مەکەن لەگە سبسکرایبی چەناڵەکە و بادەست پێکی طبعاً عادل ئیمام دەتوانم پێتان بڵێم سەرکەوتووترین هونەرمەندە لە گۆی زەوی و لە مێژووی هەموو مرۆڤایەتی کە بتوانێت زیاتر لە 50 ساڵە 6 ساڵە کە هەر لە ئەو پەڕی ئاستی خۆی بی و هەر کاتێک بەرهەمێک دەربکە فلیمە زنجیرەیە هەر شتێک بی لە شتەکان ئەو شتە نەمبەر-وەنە ئەو شتە ژمارەیەکە ڕقم واحد وەچی گوتنی عەرەب لە هەموو ئەوەشی کە ئیشی لێ کردووە ئەتا ئەوە ژمارە یەک بووە لەبەر ئەوەی هیچ ئەگەر هونەرمەندێکی تر بێنین بۆ نمونە ئەلپاچینۆیە ڕۆبێرت دینیرۆیە هەر یەکێک کە ئەوانەی لەو پەڕی لە ئاستی خۆیانن ئیتر هیچ کەسێک بەقەدەر عادل ئیمام بەو درێژایە زۆرەی ساڵەی لە ئاستی قیمە نەبووە لەبەرەوەی هەمویان ویان لاتۆ مەزموعە فیلمێکیان کۆمەڵ فیلمێک دەرکەن فیلمەکان بەپێی پێویست نەبی یان فیلمەکان بەپێی پێویست لەو ئاستە نەبی کە خەڵک چاوەڕوانی وان بی بەس عادل ئیمام ئەو شتەی بەتایبەتی نییە لەبەرەوەی عادل ئیمام بەڕای من زیرەکترین هونەرمەندە ئەتا ئێستا هاتبێتە سەر گۆی زەوی کە چۆن بتوانی زیاتر پارێزەری ئەو عەرشەی خۆی بی کە نزیکەی 56 ساڵ لە ئەو پەڕی ئاستی خۆی بووە لە قیمەی خۆی بوو ئەویش چۆن بۆتان باس بکەم ئێستا لەوانەیە هەندێک خەڵک کۆمنت لێ بدا بڵێ خۆ فیلمی عەرەبی چییە خۆ فیلمی عەرەبی هەمووی هیچ ستۆریکی تێدا نیە هیچ چیرۆکەی تێدا نیە یانی فیلمەکان زۆر سادەنە بە بەراورد بە فیلمەکانی هۆلیوود یان فیلمەکانی عادل ئیمامی زۆربەی شتی ئیحاءاتی جنسی وەچی عەرەب گوتن ینی تۆزێک دەستەواژەی سێکسی زۆر تێدایە بۆی خەڵک حەزی لێ بۆی ئەو هەڵپەڕی لە ئاستی خۆی بووە من باسی ئەو شتانتان بۆ ناکەم هەموو شتێک چۆن قیاسی بۆ دەکەی سەرکەوتن لە بوارێک چۆن قیاسی بۆ دەکەی بۆ نمونە من مامۆستام 50 تەڵەبەم هەیە و هەروەها 10,000 تەڵەبەم هەیە من دەرس بۆ تەڵەبانە دەڵێم ئەگەر هەر 50,000 تەڵەبەکە لێم ڕازی بوو ئەو 100,000 تەڵەبە لێم ڕازی بوو یان ئەو 50 تەڵەبە لێم ڕازی بوو کە دەرسی پێ دەڵێم من پێم دەڵێن مامۆستایەکی سەرکەوتوو لە بەرۆی هەموو تەڵەبەکانم لێم ڕازین هەموو خوێندکارەکانم یان هەموو قوتابیەکان لێم ڕازین بەس کات مۆزوعی عادل ئیمامی عادل ئیمام تۆ واز لێ بینێ چیرۆکەکەی چۆنە چۆنیە خۆ خەڵکی تریش لە مسر بە هەمان ئاست و بگرێ ئاستی باشتر و یان ئاستی خراپتریش هەمان چیرۆکی هاوشێوە پێشکەش دەکا بە بینەرەکان بەس بۆ بەپێی پێویست وەکو عادل ئیمام لەو ئاستە نەبوو لە بەرۆی عادل ئیمام لە ئاستێک بووە کەسی تر لەو ئاستە نەبوو ئیتر تۆ بڕیار لێرە بدە کاتێک تۆ ئۆدیەنسەکەت بینەرەکەت یان ئەو متابعەت کە هەتە بۆ نمونە ملیارە خەڵکە لە وڵاتە عەرەبیەکان ئەگەر هەر ملیارەکە بۆ ماوەی 50 ساڵ بەس تەماشای تۆ بکە کە کاتێک تۆ شتێک دەردەکەیت و بەڕاکردن بستە مسرحیە و بستە سینەما و لە پێش تەلەڤیزۆن دابنیشی تەماشای زنجیرەکانی تۆ بکاتن تۆ کەسێکی ناجحی یعنی ئیتر ئەگە شتێکی بەرهەمێکی سەقەتیش پێشکەشکی بەس بتوانانی ئەوەندە ساڵە خەڵک لە خۆت کۆ بکەیتەوە خەڵک توێن بەسەری تۆ بخوا خەڵک هەر شتێک بڵێ تۆ هەر بەرهەمێک دەربکە بەرامبەر بۆ ڕابوەستی و هەموو ئەو قسانەی لە بەرهەمەکان و ئەو لەقتانەی لە بەرهەمەکان هەمووی ببتە ترێن بۆ ماوەی چەند ساڵ ئیتر تۆ کەسێکی ناجحی واز لەوەی بێنە فیلمی مسری بەراورد ناکرێ بە فیلمێکی هۆلیوود یان بە فیلمی ئەوروپیان بە فیلمی ئێرانیان بە فیلمی هەر سینەمای هەر وڵاتێکی تر من لێرەوە باسی کۆنسێپتی سەرکەوتنتان بۆ دەکەم کە چۆن عادل ئیمام توانوێتی بۆ ماوەی 50-60 ساڵ لەو ئاستە بێتن و کەس نەتوانێتن ئەو ئاستەی خۆی ئەو ئاستەی تێک بداتن ئەتا ساڵی 2000ەکان و نیهایەتی نۆتەکان ئەو ئاستەی تۆزێک لە ئەوە دەبێت لە غەرغەرە دەبێتن ئیتر لەوێن دریشۆ زیرەکی عادل ئیمامی بەدیار دەکەوێت کە عادل ئیمام چۆن لە هەنگاوێکەوە لە مەرحەلەیەکی ژیانەوە چێتە هەنگاوێکی تر و مەرحەلەیەکی تری ژیان ئێستا چۆن ئەویش بۆتان باز دەکەم طبعاً لە مسر کاتی خۆی عادل ئیمام فیلمی بخیت و عەدیلە و 1 و 2 دەریهێنا فیلمەکە سەرکەوتنێکی زۆری بەرچاو خۆی بینی دوای ئەوە لە ساڵی 2000 فیلمی هەلو ئەمریکا دەردرێنی کە هەر بخیت و عەدیلەی 3 چاوەڕێی کرد سەرکەوتنێکی عەجایب بە خۆی بینی بەس ئەو شتە سەری نەکرد لەبەرەوەی ئەو کات فیلمی صعیدی فی جامعە ئەمریکیە دەرچوو بوو ئی محەممەد هنێدی بوو کە محەممەد هنێدی پێشتر عادل ئیمام چەند جار بانگی کرد بوو وەکو ڕۆڵێکی بچووک لە فیلمەکانی بخیت منسی بخیت و عەدیلە بۆی فیلمەکە خۆشتر بکات چونکە عادل ئیمام یەکێک لە مواصفاتەکانی یەکێک لە
ئەو شتانی تایبەتمەندیانەی کە هەیەی زۆر گەنجی کۆرە کردووە گەنجی تازە هێشتا کە زۆر شکلیان بەرچاونیە لە پێشکایمەڕە خەڵک نیان ناسی ئیتر ڕۆڵی بچووکی کۆمیدی دەدانێ بۆی فیلمەکە تۆزێک تامێک و تام و چێژێکی تایبەتری هەبێت ئیتر لەو کاتەوە عادل ئیمام کە محەممەد هنێری بانگ دەکاتن بۆ ئەو فیلمانەوە محەممەد هنێری بەرەبرە لە مصر بەناوبانگ دەبێت لە وڵات عەرەبیەکان بەناوبانگ دەبێت تاوەی لێدێ بطوڵەی مطلقی دەدەنیان ڕۆڵی سەرەکی دەدەنێت لە فیلمی سەعیری فی جامی ئەمریکیە کە ئەو فیلمە هەتا چەند ساڵێک پێش ئێستا زۆرترین داهاتی کە لە فیلم پێشکەشکردن لە سینەما ئیسرائیلی فی جامی ئەمریکی بوو واز دوای بینە فەرقی تەزەخمی پارەی کە هەڵ ئاوسانی پارە ئەو کات چۆن بۆ ئێستا چۆنە بەس دوای ئەوە عادل ئیمام بانگی دەکات بۆ فیلمی ڕیسالە عەلەوالی کە لەوێندەر لەگەڵ عەلاوەلیەدین و عەلا مورسی و کەسێکی ترە ئیتر بزەب نازەم دەبا ڕۆڵی کامی بینی بە لەوێندەر محەممەد هنێدی ڕەفز دەکاتەوە کە ئەو دەورەی ببینیتن لەبەرەوەی هەز دەکاتن دەوڵەمەند بووە ویان گەورە بووە ئەویش پێویستی بە ڕۆڵی سەرەکیە لە فیلمەکان ئیتر لێرەوە عادل ئیمام درک دەکاتن کە ئەو فیلمە گەنجانە طبعا محەممەد هنێری فیلمێکی تریش ئیسماعیلی ڕایحجای لەگە محەممەد فوادی ئەو فیلمانە ئەو کات سینەمای مصری ڕێک سەراژێر کرد ئیتر عادل ئیمام ئەو کات هەستی بە مەترسی کرد کە مەترسیەکەیە لەسەری کە ئەو لەوانەیە وەکو پێویست نەمینێتن ئێستا ئەو مەترسیە زۆر ئەو ترسەی کە عادل ئیمام هەیبوو توانی بە جوانی کۆنتترۆلی بکا و لێی تێپەڕ بێ ئێستا زۆربەی ئەکتەرە مسرەکان ناو هەمان کێشەنە و ناتوانن لێی تێپەڕ بن بۆ منە محەممەد هنێدی ئێستاش فیلمی دەردەکات ڕۆڵی گەنجێکی 20 ساڵی و 30 ساڵی دەبینێتن کە تازە دەوێت بچێتە ژیان و خۆی تەکوین بکا و ژن بێنی و پارە پێیا بکە و ببێتە خاوەنی ئیشێکی باش و دەوڵەمەند بێت طبعا لە ڕاستیدا تەمەنی نزیکەی 56 ساڵە کە ئەسڵەن دەبی ڕۆڵی باوکو بۆ کە مناڵەکانی گەوریان ڕۆڵی باپیریش ببینێ هەمویان نەگەیشتونەتە ئەو قەنەعەتە و نیانەوە قەنەعەت بکەن کە ئەو ڕۆڵانێکی پێشتر ئیشیرەکە لەسەر خەڵکو ئەو ڕۆڵانەیان دەبینی ئێستا ئیش ناکات دەبی ڕۆڵی تازەتر ببینی ئیتر ئەو کێشانە لە فیلمی زۆربەی ئەو جیلی ئەحمەد حلمی و محەممەد هنێدی و کەریم عەبدولعەزیز و ئەحمەد عەز ئەوانە زۆر بەرچاوە طبعا لە هەمیان باشتر کەریم عەبدولعەزیزە ئەگەر حەستان لێ ڤیدیۆیەک لەسەر وی و ئەوتان بۆ دروستکەم چۆن کەریم عەبدولعەزیز لەو ممثلەی ئەتیادی کە وەکوەکاینتر بوو چۆن ئەوها ئینتلاقی کرد و ئەو ڕیمۆنتادای بەسەر هەمیان کرد ئێستا لە مصر ڕقەمیە کەریم عەبدولعەزیزە بەبێ کرد و کەس ناتوانین ڕێکابەری بکات لە هیچ بوارێک لە بواری کۆمیدی لە بواری ئاکشن لە بواری دراما لە هەموو بوارەکانی ختم کردووە طبعا ئیتر لێرەوە محەممەد هنێدی کە ئەوها ئەو زەخمە و ئەو هەرای دروست دەکاتن عادل ئیمام لێرەوە هەز دەکاتن کە پێویستی بۆیە لەمە دووە تعامل یان ئیش بکاتن لەگەڵ گەنجان ئیتر بۆیە شێوازی ڕێزکەی فیلمەکانی بە تەواوەتی دەگۆڕێت ئیتر دوای ئەو فیلمی ئەمیری زەڵام دەردەچیتن کە لەوێندەر کە خەڵک زۆر دەڵێن ئەو فیلمە لە سنت ئۆف مومەنی ئەلپاچینۆی نزیکە چیرۆکەکەی واز لەوە بێنە کە لە چی نزیکەمە ئێمە لەو ڤیدیۆ باسی ئەو شتە ناکەین من باسی ئەوتان بۆ دەکەم کە چۆن فیلمەکە لەو ئاستەوە کە وای لێ هات فیلمەکە ببێتە ئاستێکی تر ئیتر لێرەوە کە عادل ئیمام دوای ئەوە فیلمی تەجروبەدانی مارکەی بینی لەگەڵ چار گەنجەکەی چار کوڕەکەی ئەوی هەمووی لاعبی کەمال ئەسامن و زۆر دەخۆن و شتیوا دوای فیلمی عەریس من جێ ئەمنیە دوای فیلمی مورجان ئەحمەد مورگان ئەحمەد مورگان دوای فیلمی زاهایمەر ئەو نوع فیلمانە بێزگە لەوەی فیلمی عیمارەتی یعقوبان کە لەوێ ڕۆڵی کۆمیدینی فیلمێکی درامیە کە فیلمەکەی مەڕوان حامدیە ئیخراجەکەی و چیرۆکەکەش شێوازی نووسینەوەکەی وحید حامدە پڕە لە ئەکتەری بەناوبانگی کۆنی مسری جیلی عادل ئیمام لەو ڤیدیۆ باسی ئەو فیلمەتان بۆ ناکەم چکە فیلمە تۆزێک تایبەتە و جیاوازە فیلمەکە ڕۆڵی عادل ئیمامی زۆر جوانە لەوێندەر زۆربەی ڤیدیۆکان و ئەو دیمەنانێکی لەوێندەر بوویتە ترێند و بوویتە میم لە مصر و لە وڵاتی عەرەبی طبعا لێرەوە عادل ئیمام هەست دەکات و هەروە فیلمی سەفارە فی العمارە کە لەوێندەر تعامل دەکات لەگەڵ یوسف معاتی کە یەکێکە لە نووسەرە هەرە باشەکان کە عادل ئیمام لە فەیسی ئەوەی کە وەکو بڵێ ئەزمەت منتەسف العمرەتیە بە عەرەبی پێ دەڵێن لەو فەیسەی کە فیلمەکانی هەمووی دووبارەی و گەنجەکەی خۆی تەکوین بکا وەکو هەڵۆ ئەمریکا و ڕیسالە ئیلاوالی و کە 24 ساعت حەزی لە کچە و لەگەڵ کچە و شتیوا دەبێتە ئەکتەرێک کە باوکە تعامل لەگەڵ مجموعە گەنجێک دەکات منداڵ و زاوا و خزم و برادر و شتی خۆیتی ئیتر لێرەوە بە دیار دەکەوێت کە عادل ئیمام کابرایەکی چەند سەرکەوتووە لە بڕیاردانی ژیانی خۆی کە چۆن لە هەنگاوەکانی ژیان تێدەپەڕێنی بەبێ ئەوی کاریگەری هەبێ لەسەر ئاستی بەناوبانگیویان ئاستی سەرکەوتنی ئەو کابرایە طبعا ئێستا ئەو کێشانەی کە ئێستا زۆربەی مەسلەکانی مسریانە عادل ئیمام وانەی هەموو ختم کرد دوای ئەوە کە زانی دوای فیلمی زایمەر کە غەڵەت نەبم ساڵی 2010 ئیتر لەوێندەرەوە بووی بە دیار دەکەوێتن کە طبعا سینەما زۆر وەکو جاران نەماوە لەبەر ئەو گەنجانە لەبەرەوەی شێوازی گۆڕینی سینەما گۆڕاوە و دوای شۆڕشی مصر کە محەممەد حوسنی موبارەکیان لەسەر حکم لابر سینەما تۆزێک پوکاوە لە مصر ئیتر لەوێندەرەوە گرنگی بە زنجیرەی تەلەڤیزیۆنی دەداتن کە کۆمەڵ زنجیرەیەک زۆر باشتر دەکات و ئیتر ئی کۆمیدی تێدایە و ئی سیاسی تێدایە و
زۆربەی سیاسی تێدایە کە سیاسی کۆمیدی طبعا عادل ئیمام لەو شتە زۆر باشە. ئیتر لێرەوە لەو ڤیدیۆ حەزم کرد باسی ئەو کۆنسپتتان بۆ کۆمەڵوانێ زۆربەی خەڵک تەماشای فیلمەکانی عادل ئیمام کەیان تەماشای فیلمە مصریەکان بکات بەبێ درک بۆ شتانە بکاتن یان بەپێی پێویست زانیاری هەبێتن بەس خۆی عادل ئیمام خۆشترین فیلمەکانی بەڕای من بێزگەلەوەی سەفارە ئیمارە یەکێکە لە فیلمە هەرە نازدارەکان لە هەموو ڕۆیەکەوە بەس خۆشترین فیلمەکانی خۆی سێ چوار فیلمی هەیە لەگەڵ مەڕوان حامد ببورن لەگەڵ وحید حامد کە باوکی مەڕوان حامدە کە دەرهێنەرە نووسینی چیرۆکی فیلمەکان ئەوە لە هەروەهاش مخریزەکە شریف عەرەفەیە کە شریف عەرەفە لەوێن وابزان پێی دەڵێن سینەی شریف عەرەفە و وحید حامد یان سێ فیلمەیان چارەیان پێنجە لە بیرم نییە لعب مع الكبار طيور الظلام نوم في العسل المنسي وابزان چارەیان پێنجە لە بیرم طبعا ئەوانە ئەگەر حەسانێکی ڤیدیۆ دروست دەکەم لەسەر ئەو چار پێنج فیلمی کە پێکەوە ئەو چار پێنج فیلمە وەکو شۆرشەکی دروست کرد بۆ عادل ئیمام و بۆ سینەمای مەسری یەک لە یەکتر خۆشترن بەس طيور الظلام بە من خۆشترین فیلمی عادل ئیمامە بە یەک و دوو کە ئێستاش بۆ ماوەی لەوانەیە 10,000 دیدم ئێستاش تەماشەکەمەوە هەموو ئەو ڤایبەی منداڵی و هەموو ئەو ڤایبەی کە دەتباتە جەوەکی بۆ دروست دەکاتەوە طبعا ئەگەر حەستان کرد ڤیدیۆ لەسەر دروستکەم لە کۆمنت بۆم بنووسن هەروەها لایکی ئەو ڤیدیۆ لە بیر مەکەن لەگەڵ سەبسکرایبی چەناڵەکە ڤیدیۆ زۆر عەجایب بەڕێوەیە خواتان لەگەڵ